لابارەی زەرورەتەکانی پێکێنانی حکوومەتێکی سەرتاسەری بەهێزی یەکگرتوو و هاوکات بە بەشداری لایەنەکان لە هەرێمی کوردستان دوای هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەگەڵ میوانەکەم گفتگۆی زیاتر دەکەم. بەڕێز هیوا ئەحمەد مستەفا ئەنجامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. سپاس بەڕێز هیوا کە لەگەڵ کوردستان 24 زەرورەتی پێکێنانی حکوومەتێکی سەرتاسەری بە تایبەتی لە ئەم قۆناغی ئێستادا بۆ هەرێمی کوردستان چەندە پێویستە و هەنگاوەکان چۆن دەبێت دەست پێ بکرێت؟ کاتەوە هەموو کاتی ئێوەش باش بۆ ئەوە پێویستە کە حکوومەتێکی بەهێز بێت لەبەرەوەی هەر لە سەرەتای هەڵبژاردن ئێمە باسی ئەومان کرد کە پێویست دەکات کوردستانێکی بەهێزمان هەبێت بۆ ئەوەی کوردستانێکی بەهێزمان هەبێت حکوومەتێکی بەهێزمان پێویستە وەجگە لەوەش ئەمە 32 ساڵ تێدەپەڕێ بەسەر یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا کە کاتی خۆی 50 بە 50 بوو لەو کاتەوە چەندین هەڵبژاردننی تریش کراوە زۆربەی سەرکردەکانی کورد باسییان لەوە کردووە کە ڕۆژێک دەبێت ڕۆژێک هەربێت کە پێکێنانی حکوومەت لەسەر ئەساسی کورسیەکان و زۆرینەی دەنگەکان بێت و بەم شێوەیە حکوومەت تشکیل بکرێت بۆی حکوومەتێکی یەکگرتوومان هەبێت. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە هەموو لایەک باسییان کردووە یوادارین کە لەسەر ئەم مەبدە و ڕێی خۆیان هەموو لایەک ما بنێتەوە بۆ ئەوەی کە زۆرینەی کورسیەکان لای کێبێ ئەم حکوومەت تشکیل بکات و حکوومەتێکی یەکگرتوو بەهێز دروست بکرێت تاکو بتوانین خزمەتی زۆرترین خزمەتی خەڵکی کوردستان بکەین لە هەموو ڕوویەکەوە. هەڵبژاردن بۆ ئەوە دەکرێت لە کوردستاندا لە هەموو دنیادا بۆ ئەوەی کە خەڵک متمانە بدات بە ئەو حیزبەی کە دەیەوێت لەسەر بناغی کار و کردەوەکانی خۆی لەسەر بناغی پێشینەی خۆی لەسەر بناغی ئامانجەکانی خۆی بەرنامەکانی خۆی لەبەر ئەوە بۆیە حکوومەت لەو حاڵەتانەدا پێویستی بەوە هەیە کە یەکگرتوو بێت و بەهێز بێت و هەرچی بۆی بکرێت بیکا بۆ خزمەتی خەڵکی کوردستان. زۆر باشە بەڕێز هیوا تا چەند دز و پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی دێم لە ئێستادا خزمەت بە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات بە تایبەتی کە ئیتر داوا دەکرێت لایەنەکان لەسەر ئەو بابەتانەی کە پێویستە بۆ پێکەنانی حکوومەت ڕێک بکەون؟ پێکەنانی حکوومەت هەتا زوو بکرێ باشە لەبەرەوەی ئێمە زۆر شتمان لە پێشە ئیشمان لە پێشەوەکو هەرێمی کوردستان لەوانش هەرچی زووە نووسینەوەی دەستورە خزمەتکردنی زیاتری خەڵکی کوردستانە و یەکخستنی هێزی پێشمەرگەیە یەکخستنی ئیدارەیە لە هەموو شوێنەکان لەبەرەوەی ئێمە مەبەستمانە کە حکوومەت تشکیل بۆ حکوومەت بێ خەڵک بۆیە دەنگ دەدا بۆ ئەوەی کە حکوومەتی بەهێزی هەبێ زۆرترین خزمەت بکات. دیموکراسی شەر ئەوە معناکێتی کە خەڵک ئازاد بێت لەوەی کە دەنگ بەچێتدا ئەگەر هەر وەک ئەوە وابێ حزبێک زۆرینەی هەبێت و حزبێک کەمی هەبێت و حزبێک کەمتری هەبێت هەمویان وەکو یەک سیر بکرێن معنای هەڵبژاردن بۆچیە خەڵک ڕەشبین دەبێت ئێمە نرخی دەنگەکانی خەڵک بزانین و خەڵکیش نرخی دەنگێ خۆی بزانێ ئەو بەوە دەردەکەوێت کە متمانەی خەڵک زۆرتر درابێ بە چه حزبێک ئەم حزبە کابینە تشکیل بکات بە هاوکاری لەگەڵ لیستەکانی تریش بەڵام بەپێی بەرکەوتە و ئیستحقاقی هەڵبژاردن حکوومەت تشکیل بکرێت بۆ حکوومەتێکی یەکگرتووی بەهێز بتوانێت هەنگاوەکان خێرا دەکات بۆ پێکەنانی زووتری کابینەی حکوومەت؟ هیواداری خێرای بکە ئەگە خێراشی نەکا بەڵام ئەوە ئامانجە ئەوە ئیشکردنە خەڵک بۆیە دەنگ دەدا بۆ ئەوەی کە بتوانێت دەنگی خۆی ببینێتەوە لە ئەوەدا کە چۆن حکوومەت لە ئایندەدا تشکیل دەکرێت حکوومەتە پەرلەمانە سەرەتا دەبێت پەرلەمان ئیشی خۆی بکات سەرۆکاتی پەرلەمان و ئەوانەدا بمەزرێ پاشان ڕێکارەکانی تر ئەوەی کە هەیە جێبەجێ بکرێت و سەرۆکی هەرێم هەڵبژێردرێت سەرۆکی هەرێم تەکلیف لە لیستی براوە بکە بۆی حکوومەت تشکیل بکات. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی ئێمە دەزانین هەمویان پاکێجێکن بێکەوە پەیوەندیان هەیە و گرێدراونە وەکو ئاڵقەبێکەوە گرێدراون دوای ئەوەی کە هەموو مۆزوعێکی یاسایی کۆتایی دێت لە عێراق لەلایەن کۆمیسیۆنەوە بابەتی تانە لێدان و ئەوانە کۆتایی دێت لیژنەی ئێمە دروست کراوە لە مەکتەبی سیاسی بۆ سەردانی کردنی حیزبەکان و ئەوەی کە براوە بێت لەگەڵ ئەوان گفتگۆ دەکەین سەردانی حزابی تریش دەکەین چکە هەمومان هاو نیشتیمانی ئەم وڵاتەین بۆ ئیستقراری سیاسی بۆ جێگیری سیاسی یەکڕێزی هەموو خەڵکەکە
هەموو لایەنەکان پێویستە. باش ئاماژەتان بە پێکەنانی ئەو لیژنەیە کرد کە بۆ دانوستان لەگەڵ لایەنەکان پێکاتەوە لە مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستانەوە چاوەڕێ دەکەن لایەنەکان بەدەم ئەم دەست پێشخەریەی پارتی دموکراتی کوردستانەوە بن و دواتر ئەم دانوستانانە ئەنجامەکانی چۆن دەبێت؟ بەڵە چاوەڕوان دەکەین چکە هەموو لایەک پێشتریش لە وتارەکانی خۆیان لە ئامانجەک لە دروشمەکانی خۆیان باسییان لەوە کردووە کە دەمانەوێت خزمەت بکەین دەمانەوێت یعنی کۆمەڵە دروشمیان وتووە ئێستا کاتی ئەوەیە کە هەموو لایەک بۆ خزمەتکردنی زیاتر بەدەنگ لیستی براوەی پەرلەمانی کوردستانەوە بێن کە پارتی دموکراتی کوردستانە بۆ ئەوی بتوانین بە زووترین کات حکوومەت تەشکیل بکرێت و ئەگەر لە شوێنێک ساردێک کە بێیان بە شێوەیەک بێنە پێشەوە پیان وا بێ ئەو وتانەی وتویانە ئەو شتانەی وتویانە دروشمەکانی باسییان کردووە ڕەنگە یەک نەگرێتەوە لەگەڵ هەڵبژاردننی ترمان لە پێشە لە بۆ پەرلەمانی عراق ئەمە دروست دەرناچێت چونکە زۆر لە دروشمانێک کە وتراونەتەوە لەسەر ئەرزی واقع بۆ خۆیان بەتاڵ بوونەتەوە لەبەرەوە دەمێنێتەوە ئەوەی کە شتی عملیە شتی پراکتیکی هەیە بتوانین خزمەتی خەڵکی خۆمان بکەین هەمومان بە مەسئولیتەوە ئیش بکەین هەست بە بەرپرسیارەتی سەرشانی خۆمان بکەین پێویست دەکات بە زووترین کات هەر کەسە لەبەر خۆیەوە لە خەمی ئەوە بێ حکوومەتێکی بەهێز و یەکگرتو دروست بکەین. پارتی دەڵێت کە ڤێتۆی لەسەر هیچ لایەنێک نییە بۆ دانوستان و گفتوگۆ سەبارەت بە پێکەنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان ئەم لیژنەیەش کە پێک هاتۆ بە هەممان مەبەست و نیەت لەگەڵ لایەنەکان دادەنیشێت ئامادەن لەگەڵ سەرجەم لایەنەکان لەسەر بابەتە دانوستان بکەن؟ ئامادەین لەگەڵ هەموو لایەنەکان دانوستان بکەین ئارەگەردی قەتان گرت بێ دوێنێ جەنابی سەرۆک لە دیدارێک لەگەڵ سەفیری بەریتانیا دیسان تاکیدی لەوەی کردەوە کە ئێمە ڤیتۆمان لەسەر هیچ حیزبێک نییە ئێمە ڤیتۆمان لەسەر هیچ حیزبێک نییە ئێمە ڕکابەری سیاسی یەکتر بووین لە هەڵبژاردنەکان بەڵام دوشمنی یەکتر نەبووین ئەمڕۆ کاتی ئەوەیە کە هەمومان بەیەکەوە لاپەڕێکی تر هەڵبدەینەوە بۆ ئەوی بەیەکەوە گفتوگۆ بکەین و حکوومەت تشکیل بکەین. باشە بەردەوام جەخت لەوە دەکرێتەوە بە تایبەتی سەرۆک بارزانی لە دیداری لەگەڵ باڵیۆزی ئەمریکاش کە یەک هەرێم یەک پەرلەمان یەک حکوومەت و یەک هێزی پێشمەرگە پێویستە بۆ هەرێمی کوردستان ئەم هەنگاوە چۆن دەبینن بۆ داهاتووی هەرێمی کوردستان لەم خۆناغەدا و ئایا ئاماژەکان ئەرێنین بەما ڕاستەیە؟ ئێمە ناڵێن ئاسانە بەڵام ئامانجەکار ئەوەیە دەبێت ئەوە هەر بکەین ئەگەر وانەکەین خەڵک بێ ئومێد دەبێت خەڵک بۆ ئەوە دەنجیدا و دیموکراسیات خودی دیموکراسیت مەفهومێکی تری نییە تێگەشتنێکی تری نییە جگە لەوەی کە دەبێت زۆرینە و کەمینە هەبێت لە هەڵبژاردندا عادەتەن کەمینە وابەستەیە بە زۆرینە بە دەنگەکانی زۆرینە دەنگی زۆرینەی خەڵکی کوردستان ئەم جارەشیان دیسان پارتی هێناوێتی بە ڕێژەیەکی زۆر بەرچاو زیاتر لەوانی تر بۆیە بەدڵنیایی حکوومەت لەلایەن پارتیەوە پێشنیاری تەشکیلکردن دەکات لەگەڵ ئەوانی تر و ئەوەی کە باسیش دەکرێت هەرێمێکی یەکگرت و پەرلەمانێکی بەهێز یەک پەرلەمان یەک هەرێم یەک حکوومەت بەڵێ ئامانجی خەڵکی شەر ئەوەیە خۆ خەڵکی شەر ئەوەی دەوێت ئێمە دەمانەوێت حکوومەتێکە بێت کە وەزارەتێک جا وەزارەتە حتا ئەگەر وەزارەتەکە بەر یەکێتی دەکەوێت بەر حیزبێکی کە دەکەوێت بەر پارتی دەکەوێت ئەگەر وەزیر ئەمری کرد لە زاخۆ هەتاکو دەگاتە گەرمیان هەمووی بڕیارەکانی جێبەجێ بێ حتا وەزیرەکە ئەگەر حیزبێکی تریش بێ شەرتیاری پارتی بێ دەمانەوێت حیزبێک یعنی حکوومەتێک بەو شێوەیە تەشکیل بکرێت یان وەزیرێک کە پارتیش بێت ئەگە بڕگاریدا چۆن لە زاخۆ بڕگارەکەی دێخوا لە هەولێر دێخوا ئاوا دەست دێمانیش بخوا لە ڕانێ و قەڵاتزێ و لە گەرمیان و لە هەڵەبجەش بیخوات بەنسبەت هەمویان هەروە ئەو کاتە دەبێتە حکوومەتی یەکگرتووی بەهێز و هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە ئیدارە هەست بکرێت یەک ئیدارەیە ئەز نەکرێت کە جیاوازی هەیە لێر و لەوێ بۆ ئەوەی خەڵکی ئێمە هەست بە ئاسوودەیی بکە باری دەرونی خەڵک جارێکی تر ئاسوودە بێتەوە ئێستا کە ئێمە باز لەوە دەکەین بە زووترین کات حکوومەت تەشکیل بکرێت یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوەیە کە خەڵک ببوژێتەوە بازار ببوژێتەوە ئەوانەی کە پرۆژیان هەیە پرۆژی بچووکیان هەیە پرۆژەی گەورەیان هەیە دەیانەوێ بەرنامەیەک بۆ ژیانی خۆیان دابنێن و ئێستا دوودڵن نازانن چۆن دەبێت زوو بگەنن نەتیجەیەک بۆ ئەوەی کە زانیان حکوومەت تەشکیل دەبێت هەموو ئەو شتانە ئیستقرار دەکات ئەوە جێگیر دەبێت. زۆر باشە بەڕێز هیوا ئەحمەد مستەفا ئەنجامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.